ئەم کچە خوێندکارە کە لە زانکۆی سلێمانیە جیاواز لە هاوڕێکانی راپۆرتێکی ئامادە کردووە. لە راپۆرتەکەدا باز لە وانەی زانستی ڕاهێنان دەکا کە چەند جۆرێک لە وانەکەدا بە شێوەیەکی جوان بە ڤیدیۆ باسیەکە. نەوا عوسمان کچە خوێندکاری زانکۆی سلێمانی لە کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکانە بە سەرپەرشتی مامۆستا ڕەوان محەممەد راپۆرتێکی ڤیدیۆیی لەسەر شەنگی و نەرمی لە بابەتی زانستی ڕاهێناندا بڵاو کردوتەوە کە بە چەند خاڵێک باز لەو دوو بابەتە دەکات. سڵاو، من نەوا عوسمان خوێندکارم لە زانکۆی سلێمانی کۆلێژی پەروەردەی زانستە وەرزشیەکان بەشی پەروەردەی بنەڕەت. بابەتمان هەیە یەکەمیان شەنگی و دووەمیان نەرمی. با بزانین شەنگی چییە؟ شەنگی توانای تاکە بۆ گۆڕینی باری لەش یان خێرایی یان ئاڕاستا لەسەر زەوی بەیاخود لە هەوا بێت بە شێوەیەکی ورد و کاتێکی گونجاو. ئەو هۆکارانی کا لە شەنگیەکەن چییە؟ چوار هۆکاری گرنگمان هەیە کە کار لە شەنگیەکەن. یەکەم جۆری جەستە، دووەم تەمەن و ڕەگە، سێهەم کێشی زیاد، چوارەم ماندووبوون. بزانین ڕاهێنانی گەشەی شەنگی چییە؟ یەکەم گۆڕانکاری لە سنووری شوێنەکان بۆ نمونە چووکردنەوەی یاری بە کۆمەڵەکان. دووەم لە ڕێگەی قورسی ڕاهێنانەوە وەکو جەمکردن لەسەر سندوقێک یاخود سوڕانەوی لێش پێش دابەزینی لەسەر زەوی. سێم لە ڕێگەی قورسی کارامەی و جوڵەکانەوە. ئەم بابەتمان بابەتی نەرمیە. جای نەرمی چییە؟ توانای تاکە لەسەر ئەنجامدانی جوڵە بۆ پەڕی ماوەوە بێ ئەوەی زیانی پێ بگە. جۆرەکانی نەرمی 6 جۆری سەرەکیمان هەیە. یەکەم نەرمی تایبەت، دووەم گشتی، سێەم جێگیر، چوارەم جوڵاو، پێنجەم نەرمی خراپ، شەشەم نەرمی باش. ئەو هۆکارانی کار لە نەرمیەکەن حەو خاڵە. یەکەم سروشتی پێکهاتەی جومگەکان، دووەم توندی ڕاهێنان، سێەم ڕەگەز، چوارەم تەمەن، پێنجەم پلەی گەرمی، شەشەم کاتی پێوانەی نەرمی، حەوتەمیش باری دەروون. پێویستە لە کاتی ڕاهێنانی نەرمیدا ئەم بنەمانە ڕەچاو بن. یەکەم ئەبێ هەموو بەشێکی ئامادەکاری لە هەموو یەکێکی ڕاهێناندا هەندێک ڕاهێنانی نەرمی تێدا بێت. دووەم پێویستە لە بەرچاوگرتن و ئامادەکردنی یایزان پێش ئەنجامدانی ڕاهێنانی نەرمی. سێەم پێویستە ئاگادار بین لە هەوڵ و گەشەکردنی نەرمی لە باری هیلاک بوون. سپاس بۆ بینەربووتان، بە هیوای سوود.